بینەرانی بەڕێز سڵاوتان لێبێت. ئایا چاکسازی لە هەرێمی کوردستان لەلایەن پارتە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستانەوە مانای بوونی ئیرادەیەکی سیاسی ڕاستەقینە ئەگەیەنێ بۆ چاکسازی سیاسی یان تەنها مانۆڕێکە بۆ ڕزگاربوون لە فشارەکان؟ ئایا بانگەشەی بەردەوامی ئۆپۆزیسیۆن لە کوردستان بۆ چاکسازی مانای بوونی پرۆژەیەکی سیاسی و ئەجندایەکی سیاسیە بۆ چاکسازیکردن یان هەنگاوێکە بە ئاڕاستەی بەدیهێنان و بە دروستکردنی دەستکەوتی سیاسی بۆ ئۆپۆزیسیۆن؟ ئایا گرنگترین هەنگاو و پرەنسیپەکانی چاکسازی هەرێمی کوردستانە چییە و چۆن و بە چ ئامانجێکەکات؟ بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میوانداری هەرێک لە بەڕێزان جوتیار نووری ئەندامی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەڕێزانە ڕۆستایی چاودێری سیاسیمان کردو بە خێراتنی هەموو لایەکەم. بەخێر بن. زۆر سپاس. کاک جوتیار سەرەتا لە بەڕێستەوە دەست پێ یەکەم. بە شێوەیەکی گشتیش ڕایەکەیە لەناو ئۆپۆزیسیۆن، ڕایەکەیە لەناو چاودێرانی سیاسی ڕەخنەگەر ئەوەیە کە پێیان وایە هەردوو پارتی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستانە خواستێکی ڕاستەقینە و ئیرادەیەکی ڕاستەقینە بۆ چاکسازی سیاسی نییانە، بەڵکو ئەوەی هەیەە ئەوەی بانگەشی بۆکەن بوونی کۆمەڵێک تەکتیکی سیاسیە بۆ ڕزگاربوون لەو دۆخەی کە ئێستا لەژێر فشاران و ئایانەوە فشارەکان تێپەڕێنن. تۆ لەسەر ئەمە وەڵامت چییە؟ زۆر سپاس. وەڵام پێم وایە بێ ئەمە وانیە لە ڕاقەتە، یعنی بۆچی وانە؟ ئێمە هەر لە سەرەتاوە مۆزوعی چاکسازی و مۆزوعی نوێبوونەوەمان لە بەرنامەکانی لیستی کوردستانیا بۆ انتخاباتی 25 2009 ئیعلان کردووە. ینی ئەلانکردنی ئێمە بۆ بەرنامەکان لێو دەستی پێ کردووە و تشکیلی حکوومەتەکەمان لێو دەستی پێ کردووە. هەموو ئەوانەی کە پێڵەن چاکسازی لە 25 دەستمان پێ کردووە ممچینە لە مەرحەلەیەکە خاوینیان ئەرقەلێ دروزێ، بەڵام نەتیجە ئێمە ئەم حکوومەتی دامانناوە ئەم پەرلەمانە هەوڵەکانی بۆ کە چاکسازی فعلی بکەین. من لێمە سەرەوەی کاگومێت چاکسازی ئەستن چییە؟ ینی کەلیمەی چاکسازی دیارە ئەم ڕۆبۆتە کەلیمەیەکی جدی هەموو کەس باسیەکە و ئەم ڕۆتە ناو چۆناو خەڵکی عادیەوە. بۆچی چاکسازی ئەمڕۆ پێویستە؟ ئایا چاکسازی مەشروعێکی مادیە یا تەنیا خەیاڵ و بێدۆز و گرنگجیە؟ تحلیل پرسیارەکەمان لەسەر چاکسازی ناو سیستەمی سیاسی بەڵێ معلومە، منیش مەقسەم ئەوەیە. من پێم وابێ ئێمە لە قۆناغێکایە قۆناغە فعلەن خۆی پێویستی بە چاکسازی سیاسی هەیە، ینی وەزع مادیەکە دروستی کردووە، وەزعی نەزەریات و بۆچوونی ئەموو من و فلان و ئۆپۆزیسیۆن و دەسەڵات نییە، وەزعێکی ئیقلیمی، وەزعێکی جیهانی، گۆڕانکاریێکی جدی جیهانی لە ڕووی اقتصادی، لە ڕووی گەشەی اقتصادی و لە ڕووی گەشەی تەکنۆلۆژیاوە پێم وابێ قۆناغێکی تازە ناتە پێشەوە دەبێ دەکرێت ئێمە وەکو هەرێمێکی معەن بە هەموو لایەکمانەوە بیر لەوە بکەینەوە چۆن بخۆمان بگوجێن لەگەڵ ئەو گۆڕانکاریانەیە. ئەمە چاکسازی ئەوێت، یعنی گۆڕانکاریە، بابەتیە، فعلەکانی اقتصادی، گەشەی تەکنۆلۆژی، هەموو ئەوانە کارێکی کردو کە لابوو دەمین و ئەبێت تۆ دەستکەی بە چاکسازی سیاسی و چاکسازی اقتصادی و چاکسازی ئیداری. لەمەوە سەرچاوی گرتووە، نەک بەسەرم بەڕێی خۆم، یعنی نەک پرۆژێ ئەم و پرۆژێ ئەو پرۆژێ ئەو. دەبێ واقعەکە ئێمە قسەی دەسەر بکەین، بەڵام چۆن بیکەین، چۆن دەست پێ بکەین ئەم مەسەلەیە، ولا چۆ دەست پێ بکەین و چی ئەم مەسەلەیە جوڵێنەوەی کات. بەڵام باشە کاک جوتیار، ئەگەر لەلایەن ئەم دوو پارتە فەرمانڕاوی هەرێمی کوردستانەوە ئیرادێکی سیاسی ڕاستەقینە، خواستێکی سیاسی ڕاستەقینە بۆ چاکسازیکردن لە سیستەمی سیاسی و حکومڕانی کوردیا هەیە بۆ لە ئەزمموی 18 ساڵە و 20 ساڵەی حکومڕانی کوردیە ئەم نمونەیەکمان نبینی لە چاکسازی سیاسی لە هەرێمی کوردستان کە دەسەڵاتدارەتی سیاسی لە هەرێمی کوردستان بکاتە دەسەڵاتداراییی دامەزراوەیی دیموکراتیزە کراوە. مەسەلەن کاک ئومێد تۆ کە باسی قسە لەسەرەوەکەی ئەوە ژوجە نەزەرە تۆ لە 18 ساڵی ڕابردووە بۆچی نەتوانیوە گۆڕانکاری جدی بکەی یا چاکسازی جدی بکەی. من پێم وایە نییە، پێم وابێ قۆناغەکانی یەک بە دوایەکی یەگەر مێژوویە 18 ساڵەکە سەیریکەی بە هەموو کێشە و بێشەکانمانەوە ئێمە گۆڕانکاری جدی بۆ لە منتیقەکەیە، گۆڕانکاری جدی بۆ لە هەرێمی کوردستانە، هەر لە سیستەمی حکومڕانیە و هەر لە پرۆژەکانتەوە، هەر لە هەموو ئەوانەی کە علاقەی بە خەڵکەوە هەیە بە تاکەوە هەیە گۆڕانکاری ڕوویاوە. بەڵام گۆڕانکارێکە بە وجە نەزەری من جۆرێکە بەی تۆ جۆرێکە بەی کەسیکە جۆرێکە معلومە وایە هەرێکە لە ڕوئیای خۆیەوە سەیری مەسەلەکەکات. جا ئەو ڕوئیایە ڕوئیاکی حیزبی بێ، ڕوئیاکی نەزەری و ئایدۆلۆژی بێ، یا کەسێکی عادی بێ لە بەژەوەندەکانی شخصی خۆیەوە کۆمەڵی خۆیەوە سەیرەکە. من پێم وابێت بە پێچەوانەوە ئێمە لە 18 ساڵی ئایندا تا ئێستا لە زۆر شتا ئێمە گۆڕانکاری کراوە، لە زۆر شتا ئێمە گەشەمان کردووە لە هەموو ڕوویەکەوە بەڕاستی و هەمومان بەشدار بووین لەم گەشە و گۆڕانکاریە. ینی ئەوە نیە بڵێم لایەنێکی زۆر سپاس. کاک زانە من لە بەڕێز دەپرسم بۆ چوونەکەیە کە پێی وایە بانگەشە و ئیدعای بەردەوامی هێزە ئۆپۆزیسیۆنەکان لە کوردستانە
ئەوەندەی بۆ بەدیهێنانی دەستکەوتی سیاسیە ئەوەندەی بۆ بەدیهێنانی فراوانکردنی نفوزی سیاسی خۆەتی لە ناوخەڵکە ئەوەندە خواستێکی ڕاستەقینە ئەجنداکی سیاسی ڕاستەقینان نییە بۆ چاکسازیکردن وەڵامی تۆ چێ بۆ ئەوە قسەی تۆچی لەسەرەوە بەڵێ بەناوی خی گەورە وەڵاهی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لایانی سیاسین حەقی خۆیانە پرۆژەی سیاسیان هەبێ بەرنامەی سیاسیان هەبێ ئەزیندەی سیاسیان هەبێ هەر لایەنێکی سیاسی کە دروست دەبێت ئەگەر کار نەکا بۆ دەگەیشتن بە دەسەڵات پێی ناگوترێت لایەنێکی سیاسی بۆیە ئەوە نابێت نە بە عیبە لەسەر لایەنەکانی ئۆپۆزیسیۆن حیساب بکرێت نەوەکو تۆمەتیش ئاراستیان بکرێ حەقی خۆیانە ململانەی سیاسی دەکەن لە وڵاتەوە هەوڵەدەن پرۆژەکانی خۆیان بخەنە بەڵام کاکزانە پرسیارەکە لەسەر ئەوە نیە ئەجندای سیاسی هەبێ یانە قسەکە لەسەر ئەوەیە کە باس و خواسی چاکسازی بەکارێنن وەکو دروشمێک لە پێناو مەبەستێکی دیکایان نەک بەدیهێنانی چاکسازی سیاسی مەبەستی ڕاستەقی نەبێ بەڵێ ئەمە خوێندنەوەی نیەت و مرازی ناودڵ یانە چێ دەزانی وایە ئەمە لەگە واقعەکەش نایەتەوە لەبەرەوەی لەم دوایانە ئۆپۆزیسیۆن بیر و بۆچنەکانی خۆیان یەک خست و خستیانە سەر کاغەز و لەسەر شێوەی پرۆژە پێشکەشی هەردوو حیزبی دەسەڵاتیان کرد و زنجیرەی گفتوگویان لەسەر کرد و کۆمەڵێک ئامادەیان پیشانداوە بۆ ئەوی بەکردەوەش بەشدار بن لە ئەنجامدانی ئەم پرۆژە چاکسازیە کەواتە ناتوانین ئەمە وا پیشان بدەین کە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن تەنها دروشمە و تەنها بۆ ئەوەیانەکە ڕەواز بۆ خۆیان پەیدا بکەن ئەوەی کە لیان ئەبیندرێ و لە بەرنامەکانیان ئەبیندرێ و لە سەرزاری سەرکردە و کادیرەکانیان ئەبیسترێ ئەوەیە بەڕاستی دەیانەوێت ئەم وڵاتە بەرەو پێش بچێ ئەم ئەزمونە گەشە بکە و شێوازێکی جوان پیشانی میلەتانی دنیا بدەین کە هەموو خەڵک شایدی ئەومان بۆ بدا ئێمە شایستەی ئەوەن ببینە کیانێک ببینە خاوەن قوارێکی خۆمان و دەتوانین کاروباری خۆمان بەڕێک پێشی بەڕێوە بین بەڵام سەبات بە پرسیاری یەکەم کە لە کاکەجار کرد ینی ئەگەر چاکسازی ڕاستە بەرنامەی پێشوەختی هەردوو حیزبی دەسەڵاتدا بووە باشە چێ دەستی گرتبوون بۆ نەیان کرد بۆ هەندە ساڵێ نەکرا کە ئێستا تازە لەو چەند مانگەی دوای هەفتەی شوباتەوە دەست بە هەندێک جمو زۆر و ئیشکرا و هەندێک بڕیار و پرۆژە و بەرنامەی باش ئەخرێتە بەردەست وا باشە پرۆسەی چاکسازی هەموو بەی خۆی بزان قەید ناکە بەڵام بەعی بەش نەزانرێکە لایەنێک کە لە دەرەوەی دەسەڵاتە ئەم شتانیان بەبیر بێنیتەوە و پرۆژیان بۆ پێشکەش بکە و هانیان بداکە چاکسازی بکەن ئەمە کارێکی زۆر باشە لە جێ خۆیەتی بەڵێ هەمیشەیەک لە ئیدعاکانی ئۆپۆزیسیۆن یان ڕوتی ڕخنەگر ئەوە بۆ کە دەسەڵاتی ناچار بە خۆداچوونەوە کردەوە بەڵام کاک جوتیارە لێ ئەوە بەشێکە لە ئەجندای دەسەڵات خۆی و لە هەڵمەتی انتخابات و لە پێشتر و لە ساڵانی پێشتریشە پرۆژەی تایبەتی خۆی هەبوو بۆ چاکسازی قسەیەکت هەیە لەسەرەوە بەڵێ ئەمەوەکو چاودێری سیاسی تەماشای بارودۆخی حکومڕانیمان کردووە لە هەرێمی کوردستان و لێکۆڵنەوەمان لەسەری کردووە لە ڕاستیدا چاکسازی لە هەرێمی کوردستان تەنها لە قۆناغی دروشم تێنەپەڕی بوو لە ڕابردوو ئێستا خەریکە لە قۆناغی دروشم بەرەو قۆناغی پرۆژە و پاشان بۆ پیادەکردن بڕوە لە ڕابردوو ڕاستە لە هەڵمەتەکانی هەڵبژاردن لە بەرنمەکانی هەڵبژاردن و لە پەیڕۆ پرۆگرامی حیزبەکان ئەو مەسەلانە باس کراوە بەڵام زەمینە لەوانەیە ساز نەبوو بێ لە لای خۆیانەوە و نەتواندراوە هەنگاوی جددی و عملی بۆ بەهاوێشتێ من بە بیر مەکاتی خۆی بەڕێسەرۆ شەرێم لە وتارێکی لە دهۆک بڕیاریدا گەندەڵی بنبڕ بکە لە پێش 2003 بەڵام لەبەرەوەی زەمینە ساز نەبوو لە هەرێمی کوردستان نەیتوانێت بڕیانەی خۆی بباتە جێ ئێستا بە پێچەوانەوە هەز دەکەین هەلومەرج لەبارە بۆ حکمڕانەکان بۆ لایەنەکانی ئۆپۆزیسیۆن کە هەرچی پرۆژە بەرنامیان هەیە بۆ چاکسازی ئەمڕۆ ڕۆژی هینانە پێشی ئەم پرۆژانەوە بەکردەوەکردنیتی هەموو لایەک پشتگیری دەکات و هەنگاوی عملی بۆ بەهاوێشترێ سەرئەگرێ بەڵێ زۆر سپاس وەڵام من پێم باشانی کاگزانە فعلا مەوزوعێکی جددی و ڕوژان کە زەمینە لەبارە منیش ئەمان قسم کرد لە پێشواوتم بەڵام قسەیەکی گرنگیشی کرد ئەوش ئەوەیە کە چاکسازی سیاسی لە ناو دوو پارتی دەسەڵاتدارە لە ساڵانی ڕابردووە لە قۆناغی دروشم تێنەپەڕیوە بۆ ناو قۆناغی کرد باشە خۆ من پێم وتی چ نەزەرە من پێما بێ ئێمە هەنگاومان ناوە بەڵام هەنگاوەکان ئێستا نەوەیەکی ترە پێشتر نەوەیەکی تر بۆ ئەمە ڕاستە قسەیە ئێستا هەنگاوەکان جدیترە چونکە زەمینەی لەبارترە یعنی دوایەوە ئێمە شەرم نییە بۆ ئێمە ئەگەر ئۆپۆزیسیۆنێکی جددی هەبێت لە کوردستانە دانیشە ملاحەزاتدا بە حکومڕان هەر کەسێک حکومڕانە خۆ ممکنە ئەم جەولەی انتخاباتە ئێمە ئێستا لە حکومڕانیان جەولەی ئایندا ئێمە حکومڕان نەبین خەڵکی تر حکومڕان بێت یعنی ئەمە طبیعەتی دیموکراسیە لەبەرەوە بەڕێی من دیموکراسی قبولکردنی یەکترا قبولکردنی حکومڕانە بۆ دەسەڵات
و قبولکردنی بۆ ئۆپۆزیسیۆن و قبولکردنی ئۆپۆزیسیۆنە بۆ حکومڕان یعنی ئەمە معادلەی تەواوکەری تەکاملی دیموکراسی واکرێت و خۆشببختانە ئێستا هەنگاوێکی جدیە نیەتێکی باشێ بۆ مەسلەیە بۆیە ئێمە من بەڕێی خۆمیانی مەسلەی چاکسازی پرسێکە پەیوەندی بە هەموو کەسێکەوە هەیە بە هەموو تاچێکەوە هەیە و پرۆژەیەکی متکاملە پرۆژەکە بەو نوع متکاملە بێ کە ئێمەش وەکو حکومڕانی کوردستان ئەم دوو حیزبی پارتیوێکێتی پرۆژەیەکمانێن قوڵاوی هەڵقوڵاوی ئەو کادێر و ئەو خەڵکانەیە کە دەنگی یاونەتێ لە پەرلەمانە هەڵقوڵاوی کەسەیە کە دەنگیەوە بە بەرنمەکەی لیستی کوردستانی ئۆپۆزیسیۆنیش بۆ خۆی بەقەدەر خۆی ئەو پرۆژەی هەیە کە هەڵقوڵاوی کادێرەکانی خۆی و ئەندامەکانی و جەماوەرەکەی خۆیەتی هەردووشی یەکرێ بکەی بە پرۆژەیە کە متکامل بێ بە حەق بەڵام پێتوان نییە ئەگەر پێشنیاری ئۆپۆزیسیۆن بۆ هەڵۆشانەوەی حکوومەت و بۆ چاکسازیکردن و ئەو فشارە سیاسی ئۆپۆزیسیۆن و ئەو فشارە جەماوەری لەسەر دەسەڵات هەیە لە ئارایە نەبووایە دەسەڵات بەم شێوە جددیە بیدی لە چاکسازیکردنەکردەوە من پێم وابێ هەموو خاڵەکان ڕەبتە بەیەکەوە نیەتی ئەم دوو حیزب سیاسی کە ئێستا حکومڕانیەکەن و زەختی کادرەکانی حیزب سیاسەکانی لەناو من حەزەکەم بە جەنابتان بڵێم ئێمە لە کۆنگرەی سێیەکێتی نیشتیمانی کوردستانە کە پاربەسمان زۆر پرسی گرنگمان باس کرد زۆر گرنگ باسی گۆڕانکاریمان کرد باید چاکسازیمان کرد نا حیزبەکەی خۆشمان باسمان کرد دەبێت یەکێتی نیشتیمانی خۆشی وەکو حیزبێکی سیاسی گۆڕانکاری جددی و چاکسازی جددی بکە لە بەرەو پێشچوونی قەزێکات چونکە ئەمە زمانێکە ئەڕوا وردەوردا تۆ بێ لەگەڵ ئەم ڕۆشتنا لەگەڵ ئەم تەتەورەیە گۆڕانکاری و چاکسازی بەردەوام کرد ینی پرۆسێژی بەردەوامە لەبەرەوەم پێم بۆیە من تاکیدم کردەوە ممشینە کاکزانە لەوە نەوعێ بوو بێ بەڵام ئێمە وەکو یەکێتی وەکو لیستی کوردستانی وەکو حکومڕانی نیەتمانە بۆ چاکسازی بکەین جا نیەت زۆر مهمە بەڕاستی زمینێکی لە وەڕنگدانەوەکەم کاگومێجیان تۆ تەوقیتەکەی زمینە سازیەکەی و کاکزانە باسی کرد مەسەلەیەکی گرنگە تۆ چۆن زمینە سازی بۆکەی زمینە سازی بۆ چاکسازی لە فەوزایە ناکرێت زمینە سازی لە ستافی خراپە ناکرێت لە پرۆژەیەکە کە پێم وتی لە بەهێمنی دەکرێت و بە دەراسەیەکی ور دەکرێت لە کێو دەست پێەکەی یعنی چاکسازی بە ڕوخان ناکرێت ماڵێک چاکەی تۆ ئەم ماڵە مجموعەیە ژووریتیایە تۆ لەوانێ نتوانانی ماڵەکە هەموو چاکرد لەحزەیەکی معەنە بەڵام دەست پێەکەی لە ژووری یەکەم و دەست پێەکەی بۆ ژووری دووەم بۆ ژووری سێم ئەم دەست پێکردنی ژووری یەکەم گرنگە ئەمە پێویستی بە هاوکاری هەمودایەگەیە پێویستی بە بودجە هەیە پێویستی بە ستاف و کادر هەیە پێویستی بە شارەزا و پسپۆری شێلە زۆر سوپاس کاکجوتیار کاکزانە پرسیاری ئەوە لە گۆڕەیە ئەو هەنگاوانەی کە هێزی ئۆپۆزیسیۆن و هێزی ڕخنەگر بەسەر سیستمی سیاسی هەرێمی کوردستانەوە ئەینێ بۆ چاکسازیکردن هەنگاوی ڕادیکاڵن هەنگاوی بە پەلە و خێران کە چاکسازی پێویستی بە هەنگاوی لەسەرخۆ و ژووری یەکەم و ژووری دووەم و ئەوە هەیە کە ئەمە بۆ کوردستان لەبار نییە ئەو هەنگاوە خێرایانی ئۆپۆزیسیۆن بە کوردستان لەبار نییە و زۆر ڕادیکاڵ و زۆر ڕیشەی و نەگونجاوە تۆ پێت وایە ئەو هەنگاوانە ئەو پێشنیارانە بە تایبەتی داواکاری ڕوخانی حکوومەت دیاڵۆشانەوەی حکوومەت یان کۆمەڵەشتی دیکە نەگونجاو بێ بە واقعی هەرێمی کوردستان و هەنگاوی بەپەلە بێت وەڵاهی پێمالایەنە ئۆپۆزیسیۆنەکان لەنە واقعی کوردستان دەژین و هەندێک لە قۆناغەکان بە خۆیان بەشێک بوون لە لایەنە حکومڕانەکە بەشدار بوون لە حکوومەت یان لەناو حیزبێکی گەورەدا بوو بن پێشتر کە حکومڕان بووە لە کوردستان پێمانە پرۆژەکانیان زۆر ڕادیکالە نەبێ لەبەرەوەی خەڵکی کوردستان مەترسێکی لێ نیشتووە دەترسێن قۆناغی ساوایی هەر تەواو نەبێ هەژدە ساڵە هە دەرێن ساوایە و ماومانە و وەزعمان خەتەرە و پاپۆڕەکەمان لەنگەری نەگرتووە لەسەر بەڕی ئەمان ئەمە نابێ بکرێتە بیانوێک بۆ دواخستنی پرۆسەی چاکسازی لە هەرێمی کوردستان ئەمە لەلایەک لایەکی تر گۆڕانکاری و هەلومەرجێکی ناوچەی و دنیایی هاتۆتە پێش ئێمە لە دواوین زۆر لە دواوین پێویستە زوو ئەو هەنگاوانە ببڕین دوایە خەڵکی کوردستان لە ڕووی هۆشیاری سیاسیەوە خەریکە بە پێش دەسەڵات دەکەوێتەوە داواکاریەکانی خەڵک زۆر بەرەو پێشن زۆر گەشیان سندووە نابێ دەسەڵات حکوومەت لە دواوەی خواست و پێگەیشتنی خەڵک بێ لەوانەیە حکوومەت بڵێ هەنگاوێک ناهاوێن کە خەڵک پێ قبول نەکرێ بەس ئێستا خەڵک داوای زۆر زیاتر دەکا حکوومەت بە سستی هەنگاوانێ بۆ ئەمڕۆیە بۆیە پێم وایە داواکاریەکانی ئۆپۆزیسیۆن ئەوەی باسی ڕوخان بێ پێم وانێ بەڕسپی داواکاری ئۆپۆزیسیۆن بێ لە ڕاستیشدا هەندێک جار ئەگەر مامۆستا باسی چاکردنەوەی ژوورێکی کرد هەندێک خانوو هەیە سەر لە نوێ دروستکردنەوەی ئاسانترە لە چاکردنەوەی کەم و کوڕیەکانی
ئەگەر واش بێ ئێستا هیچ لەنجی تێدانە گەبرێن حکوومەتێک هەڵوەشێتەوە حکوومەتێک کە پێک بێ وڵاتێکی نزیک عێراق وەکو کوێت ساڵێ چەندین حکوومەت هەڵدەوە شەریتەوە و دروست دەکاتەوە لە ئەنجامی ململانەکانی ناو پەرلەمان و سیستەمەکەشیان لە شوێنی خۆیە وڵاتانی ترکە تووشی قەیران دەبن یەکەمین قوربانی ئەو قەیرانە کابینەی حکوومەتە کابینەیەک دەگۆڕن کابینێش کە تشکیل دەکەن ئەمە بۆ مەسەن لە کوردستان بۆتە هێڵی سوور و بۆتە شتێکی زۆر مەترسیدار و نابێت کەس دەستی بۆ بە ئەمە ئەگەر ببێتە هۆی ئەوەی کە ئاشتەوای نیشتیمانی لە کوردستان بەهێزتر بکە و پرۆسی چاکسازی بەرەو پێشتر ببە نابێ هیچ لایەنێکی حکومڕان لەو هەنگاوە بترسێت بۆیە من پێم وایە داواکاریەکان واقعی بوونە گونجاو بوونە لەگەر ئەم قۆناغا لە بەرەوەی ئێمە لە پاشین پێویستمان بە هەندێک هەنگاوی بەپەلەیە لەبەر خاڵێکی تری زۆر گرنگ ئێستا هەلێکی مێژووی خەریکە نزیک دەبێتەوە بۆ کورد بۆ بنیاتنانی کیانی سیاسی خۆمان ئەم هەلا دەبی بیقۆزینەوە بەڵام بەو حاڵە شڕێ خۆمان ناتوانین زۆر سپاس کاکزانە زۆر سپاس بامەکەت گەشتە من کاک جوتیار بۆ هەڵۆشانوی حکوومەت هێڵی سوورە بۆ یەکێتی و پارتی هەمیش ئەمە ڕەتەکەنەوە لە کاتێکا کە ئەمە کارێکە لە زۆر وڵاتی دنیا بەشێکی ئاسایی ئەکرێ و بەڕێوە ئاچێت کاکە تۆ لە هەموو دنیاە پەرلەمان بە قانون بە دەستور پەرلەمان خاڵقی حکوومەتە ینی ئەم پەرلەمانی هەرێمی کوردستان حکوومەتی تەشکیل کردووە ئەم حکوومەتە لە 59 کەس لە پەرلەمانی کوردستانە لستی پەیمانی لە انتخاباتی 25 حەو کە هێشتا 2 ساڵ تێنە پەڕیوە خەڵک لە سا 60 مجتمعی کوردی دەنگیا بەم لیستە ئەم لیستە حکوومەتێکی تەشکیل کردووە ئەم لیستە بۆی هەیە حکوومەتەکەی بانکانە ناو پەرلەمانە بزانێت بەرنامەکانی لیستی کوردستانی خۆی جێبەجێ کردووە لەگەڵ تەوقیتی 2 ساڵە چەندی جێبەجێ کردووە ئەگەر لە سا 50 جێبەجێ نەکردبێ کە بەڕاستی دەپرسیی لێ بکە لیستی کوردستانی ناو پەرلەمانی کوردستان پێش ئۆپۆزیسیۆن مەسئولی حکوومەتەکەی خۆیانن ئەوان دەنگیان داوەتێ ئەمە یەکەم دووەمیان پتێوێنەتەوێ ئەبێ لە پەرلەمانەوە مەسەلەی تاوتێ بکرێت ئەمە هەڵەشانەوەی حکوومەت و لابەردنی سەرۆکەکەی و فلان وەزیر گۆڕانەکەی ئەمە بە ڕێی حیزبێک یا بەڕێی جەماعەتی یا بەڕێی کەسێک ناکرێت ئەمە نادیموکراسیە دیموکراسیەوەی ئەم مەسەلەی بێتە پەرلەمان و جارێکی تر لەسەر ئەجندەی تشکیلکردنی حکوومەت بەرنامەی حکوومەت کە وەختی خۆی پەرلەمان پەسەندی کردووە پەرلەمان سیقەیەوە بۆ حکوومەتە جارێکی خەتە بەر بەسۆ لێکۆڵینەوە بۆی هەیە ئۆپۆزیسیۆن ڕخنەی لێ بگرێ بۆی هەیە ئۆپۆزیسیۆن بەرامبەری بۆ سێ بڵێ بابە تۆ لەم مالیەیە شەفاف نەبوویت تۆ بودجەکە دوا لێ کرد تۆ لە مەسەلەی تواناسازیە خراپت کرد تۆ لە مەسەلەی تعینکردنی خەڵکە خراپت کرد تۆ لە مەسەلەی پرۆژەکانە خراپت کرد تۆ لە تەندەرە پێویستەوە ئێمە ئەزمموی سیاسی ئێمە ئەزمموی سیاسی زۆر وڵاتی دیکەمان هەیە کە هەڵۆشانوی حکوومەت بە ناڕزایەتێکی جەماوەری ڕوویە بۆ نمونە ئەردەن ێشەکە لە وڵاتانەی کە نەک پرۆژەی سیاسی ئۆپۆزیسیۆن بەڵکو هاتنە سەر شقەمی ژمارەیەک لە سووریا بینیمان لە زۆر وڵاتی نەوانە بەکاکە لە دنیای دیموکراسی قسە لەسەر دنیای ناکەم کە من نا دیموکراسیە قسە لەسەر وڵاتی ناکەم 50 ساڵە 100 ساڵە حکوومەتێکی و کەس نارێت نقبکە تۆ نمونێ بمێن نمونەیەکی دیموکراسی ببێنەرەوە کە لە فڵان وڵاتی دنیاە نەتیجە اعترازی خەڵک ئەبێتە قەزەیەک ئەچێتە پەرلەمانەوە پەرلەمان کۆبوونەوەی ئاسایی خۆیەکە سیقل حکوومەتەکە ئاستێنێتەوە زۆر باشە خۆ کەس قسە گرەی لەمە نییە بەڵام تۆ ئەقەلیەتێک لەناو شوێنێکە یا کۆمەڵی خەڵکیا بڵێ من حکوومەتەم نایە حکوومەتێکی ترمەوێ ئەمە بەڕاستینەوە ئێکەلەوەی کە با بڵین خۆسەپاندنە کاک زانە تۆ تعلیقە چێ لەسەر قسەکانی کاک جوتیار من هەر ئەوەندە دەڵێم مەسئولیت لە حکوومەتی هەرێم بە پێی قانونی خۆیان قانونی ئەنجومەنی وەزیران مەسئولیتەشی تەزامونیە واتە جاری وایە یەک وەزیر هەڵەیەک ئەکات لە ئەنجامی ئەم هەڵەیە هەم حکوومەت تەحمولی مەسئولیتەکە ئەکات و مەرزی حکوومەت بەس لەبەرەوە هەڵوەشێتەوە کە نەیتوانیوە 150 بەرنامە سیاسەکەی خۆی جێبەجێ بکە جاری وایە بۆ لە ناوەیە لەوانەیە ڕوودا ئەم قەیرانە ببێتەوە ئەوەی کە پێویست بکە حکوومەت بگۆڕێ ئەوەی لە هەرێمی کوردستان بۆ هۆی ئەوەی ئەو داواکاری سەڵ بداتن ئەوەیە کە هەلومەرجێکی ناوچەی پەیدا بوو پێویستی بە خۆگونجاندن بوو لەگە ئەو هەلومەرجە و لە هەرێمی کوردستانیش هەندێک لێک چوون هەبوو لە هەندێک بوارە نارێن هەموو وەکو یەک بوو وای کرد ئەم داواکار لایەن هەندێک لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و خەڵک گەڵاڵە بێ کە بۆ ئەوەی بتوانین بۆ قەناغە هەنگاو بنین و سەرکەوتوان تێدا دەربچین حکوومەتێکی نوێمان پێویستە کە هەموو هێزولایەنەکان بە هەموو توانێت خۆی تێدا بەشدار بن بەڵێمێشی کاکزاناجان هیچ گریم لەوە نییە حکوومەتێکی بنکە فراوان کە ئۆپۆزیسیۆن تیا بەشدار بێ کە خەڵکی تەکنۆکراتیا بەشدار بێ کە ئەجندەیەکی تازە بەکاربێنێ بەڕاستی ئەوە
ومێدی ئەوتا لە بەرنمەکەی یەکێتی پارتیا کە بە ئۆپۆزیسیۆن داوای چ لە خەڵەکانەمەیە با بێنە سەر ئەمە باسکەین یعنی هیچ مانەعمان نییە ینی من بەش بە حاڵی خۆم و کادری چێچێتی بەعکسۆ پێم خۆشە چونکە کوردستان پێویستی بەوەیە کە هەموو کەسێکی تیاابێ ها حکومڕانی کوردستان پێویستی بەوەیە کە بەڕاستی هەموو کەسێکی تیاابێ و ئێستا زروفێک بەڵام بە سیستەمێکی نوێ بەڵێ بە سیستەمێکی نوێ سەرچاوم بە ئەجندەیەکی تازە سیستەمێکی ئێستا حکومڕانی پێ لە کوردستان پێویستی بەدەستکاری ئەمە وچە نەزەرە ئەمە وچە نەزەرە طبیعیە تۆ قابلەوەی ڕاست زۆر باشە تۆ طبیعیە بە وجە نەزەری بۆ چوونی خۆ ڕوئای خۆ بۆ ژیان بۆ حیزبایەتی بۆ ئایدۆلۆژی پێ دوا بێ کە فلانش دوایە من پێم وابێ کە فلانش دوای زۆر سپاس کاک زانە خواستی ئۆپۆزیسیۆن خواستی ژمارەیەک لە خۆپیشاندەر بۆ هەڵۆشانەوەی حکوومەت لە زۆر ناوەندی سیاسیە کە باستە چاکسازی کراوە بە کۆتێدا وەسف کراوە بە سەپاندنی ڕای کەمینە بەسەر ڕای زۆرینەی سیاسی کوردستانە وێناکراوە تۆ تێگەشتن لەسەر ئەمە چییە؟ من لەگەڵ خۆسەپاندندانی قسەم لەسەرەوەیە پرسیارەکەم ئەوە نیە لەگەڵ خۆسەپاندندا یان نا پرسیارەکەم ئەوەیە ئایا ئەمە خۆسەپاندنی بەڵێ نەخێر ئۆپۆزیسیۆن تەنها بۆی هەیە داوا بکە پێشنیار دەکات پرۆژە پێشکەش دەکات ئەو نەداوای کردووە بیسەپێنێ نەداوا دەکات بکۆدەتا بەڵام لێکدانەوەی بە کۆدەتا پێم وابوو تەسعیدێکی زیاد لە پێویست بوو نەدەبوو بەو شێوە مامەڵە لەگەر ئەم داواکاریە بکرێ با بڵێن فەرمون ئەو داواکاریە بە بۆ نمونە بیدەینە ڕاپرسێکی جەماوەری وەڵایەگە خەڵکی کوردستان زۆرینەی پێی وایە ئەم حکوومەتە پێویست هەڵۆشێتەوە قەیچێکە هەندێک دەتوانین دەستکاری بکەین یان با گفتوگویەکی تێوتە سەر لێ بکەن بەڵام تۆ هەر لە سەرەتاوە بڵێ ئەم فکرەیە هەر قابلی مناقەشە نیە ئەمە لە ڕاستیدا پەرز دروستکردنە لە بەردەم پێکەوە ئیشکردن و لە بەردەم بەرەو پێشچوونی پرۆسی چاکسازی کردنی ئەم داواکاریە بە کودەتا لە جێی خۆی نەبوو من پێم وایە کاک زانە کاگومێت پێم وایە ئێمە حەق هەموو لایەکمان کۆمەڵی خەتی سووردانی خەتی سوور ئەوەیە کە ئێمە وەکو نیشتیمانی کوردستان وەکو خەڵکی کوردستان دەبێ ئێمە خەتی سوور بێ لامان قەزیە نیشتیمانیەکان قەزیە مەسیریەکان خەتی سوور بێ لامان تێگانی ئەمنی کوردستان توانی ئەمە مزادە نیشتیمانەوە ئەمە مەسەلەیەکە حەقی وایە ئێمە هەمومان قسەیە سەرکەین باشە طبعاً عەرزەکەم کاگومێت بەسەکەم تاوەکەم داوای لێبوورنەکەم مەسەلەی ئەمنیەتی خەڵکی کوردستان و هێورکردنەوەی وەرزی کوردستان و دروستکردنی مجتەمەعێکی خۆشگوزەران مەفروضە ئێمە هەموو هۆڵی بۆ بین ئەمە استراتیجە بەڵام لە تەفاسیلی ئەمە وجە نەزەری من نەوعەکەی تۆ نەوعەکە دەکرێت ئێمە مناقەشەی بکەین هیچ داری لەمە نییە ئێمە لەگەڵ برادەرانی ئۆپۆزیسیۆنە حکومڕانەکان ممکنە ئەم دوو حیزبێک ئێستا حکومڕانن لە ئایندەیەکە بەمنوع نەبێت باشە ئەمە زۆر عادی پرسیارێکی گرنگەیە یەکێک لەو تەرخانەی کە ئۆپۆزیسیۆن بەجددی ئیشی لەسەرکات لە ماوەی ڕابردووە و بە ئێستاشی لەگەڵا بێ ئەم حکوومەتی ئێستای هەرێمی کوردستان حکوومەتێکە ناتوانێت چاکسازی سیاسی لە دروشمەوە بگۆڕێ بۆ واقع لەبەرەوەی ئەم حکوومەتە لە نەتیجەیە حکوومەتێکە بە شێوەی دوو ئیدارەی بەڕێوەچێ حکوومەتێکە حیزب باڵا دەستە بەسەریا حکوومەتێکە دەستی گوتۆ بەسەر دارایی نیشتیمانیە حکوومەتێکە هێزی چەکداری هەیەکە حیزب ئەجوڵێنە نەک دامەزراوەیەکی چەکداری نیشتیمانی بێ ئایا حکوومەتێک خاوەنی ئەم سیفەتانە بێ ئەتوانێت چاکسازیێکی ڕاستەقینە لە ژیانی سیاسی خۆیان بکە ئەمە تۆڵی ئەمە ڕێی تۆیە کاگومێت وانە عسەن ئەم حکوومەتە هەوڵیاوە چۆن پێ دەڵێم وانی ئەم حکوومەتە ئەمە 2 ساڵە هەوڵیاوە مەسەری گرنگ کە مەسەری میزانی و بودجێ لە پەرلەمان و تەزدیق کرد و مناقەشەی زۆر ئەوە ڕای منێ ئەوە ڕای باسی تەلەڤیزیۆنەکانە ئەمە مەسەلەیەک نی ئەمە دیفاعی لەکەینیان بڵێن خراپەیە باشە مەسەلەیەکی مادیە مەسەلەیەکە علاقی بە حیاتی خەڵکەوە هەیە مەسەلەی میزانیە مەسەلەیەکی گرنگە حکوومەتێک شەفاف بێ حکوومەتە میزانەکەی بێنێتە پەرلەمانەوە خاڵ بە خاڵی باسکە و بگەڕێتەوە پێ بڵێن موچەخۆرم ئەمەنەیە پرۆژە ئیسیسمانم ئەمەنەیە وەزارەتی کارەبام 600 ملیۆنم داناوە لە پارەی ئین بۆ کارەبا و تەحویلی محەڵات ئەمە ئیتر شتێک نییە بشارمەوە دووەم مەسەلەی تەعینات و تەعینبوون لە خەڵکە ئەم ساڵدەستی پێکردەوە کە مەسەلەیەکی گرنگە کاکە مەسەلەیەکی گرنگە هەموو ئەو برادرانی کە لە ئۆپۆزیسیۆنان و بە خۆشمان و ئێمە چەند ساڵێکیشمان کردووە بە حیزبیکردنی حکوومەتمان کردووە ئەم حکوومەت هەوڵیاوە حیزب دووخاتەوە لە حکوومەت بە مەفهومە عیلمیەکەی من ناڵێم حیزبێک نییە لە دنیا دەردی کاکزانە خۆی وتی حیزبێک نییە لە دنیا هەوڵ نایە بۆ دەسەڵات حیزبێک نییە بڵێ من خەبا دەکەم تێکۆشانەکەم بەڵام دەسەڵاتم ناوێ باشە کە دەسەڵاتیەوە نایپارێزێت کە دەسەڵاتی هەوڵ کە دەچێتەوە وڵا باسی ئەو هەنگاوانەمان بۆ بکە کە حکوومەت ناوێتی بۆ زیاکردنەوەی حزب لە دەسەڵات مەسەلەن ئێمە لەم حکوومەتەیە کەوەی من ئاگادار بم خۆت زای من لە حکوومەتانی ئێستا
بەڵامۆنەیە گادار بە مەسەرەی میزانەیە کە بڕینی میزانەی ڕێکخراوەکان و مؤسساتی حکومی و مؤسساتی ڕاگەیاندن و هەندێک شتە بەڕاستی دەستی پێکردووە ئەمە وە زۆریشان بڕیوە دوو حیزبە سیاسیەکە نیگەرانن لەم ئیجراعاتانە کە دوو حیزبی سیاسین بەڕاستی نیگەرانن لەوەی کاک زانا بە بۆچوونی تۆ بانگەشانەی کاکرێ لەبارەی جیاکردنەوەی حیزب لە حکوومەت تا چەند لەسەر ئەرزی واقع ڕاستە تا چەند حیزب حکوومەت لە کوردستانە لە ئەسەر ئەرزی واقع لە یەک جیاکراونەوەکو دوو کاینی سەر بەخۆ مامەڵاکەن و کردارەکەن بەس بلەوەی وەڵامی و پرسیارم بیتەوە ئەم ناوبڕەمان هەیە بینرانی بەڕێز دوای ئەم ناوبڕە بەردەوامە بین لە پرۆگرامەکەمان.